لەگەڵ ڕووداوەکاندا بەرنمەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتتان شاد باندی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. ئەوەی نکۆڵی لێ ناکرێت ئەم ڕەوشەی ڕۆژەڵاتی ناوەڕاست کە بۆتە هۆکارێک بۆ گەشەکردنیەکی زیاتری تونڕەوی لە ئیسلامی سیاسیدا و جموجۆڵەکانیشیان. بۆ نمونە ئەوە تا داعش لە دوو وڵاتدا شەڕ دەکات لە سووریا و لە عێراق. لە زۆر ناوچەی سونەنشینی عێراقدا شکستی بە لەشکری وڵاتەکە هێناوە و توانیوێتی کۆنتترۆڵی شارێکی وەکو مووسڵ بکات. داعش ئەم هێز و توانایی لەکوێوەیە ناوە. ئایا ئەو شەڕەی داعش دەیکا بەشێکە لە قەیران و ناکۆکی زیاتر لە 1400 ساڵەی نێوان شیعەکان و سونەکان؟ ئەم شەڕانەی داعش لە بەرژەوەندی ڕژێمی سووریا و ئێرانی هاوپەیمانیەتی یا لە بەرژەوەندی جەمسەرەکانی سونەدایە لە ناوچەکە وەک شانشینی عەرەبستانی سعودیە و تورکیا. دید و بۆچوونەکان لەسەر داعش جیاوازن. هەندێک پێیان وایە ئەم ڕێکخراوە بۆتە بەشێک لە یاریەکانی نوورین مالکی سەرۆکوەزیر تا مل بەو هێزە سونیانە بدا لە پرۆسەی سیاسی وڵاتەکەدا گوێڕایەڵی مالیکی نین. لە بەرامبەریشدا ڕایەکی تر هەیە دەڵێ داعش هێزێکی تونڕەوی ئیسلامی خاوەن ڕێگوڕیشەیەکی شۆڤێنیزمی عەرەبیە و دەشڵێن بەڵێ دژایەتێکی ڕاستەوخۆی ئاڕاستەکانی نوورین مالکی سەرۆکوەزیری عێراق دەکا، بەڵام دژایەتیەکانی بۆ دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناکرێت نادیدە بگیرێن. داعش لە سووریا دژایەتێکی بەرچاوی کورد و خواستەکانی کوردەکە، دەیان شەڕی لەگەڵ یەکەکانی پاراستنی گەل کردووە واتە یەپەگە، بەڵام نەیتوانیوە هیچ سەرکەوتنێک بەدەست بێنێ لەو شەڕانەیدا. ئەی لە عێراق ئەو هەموو بەرەو پێشچوونانە چۆن بەدەست دەێنێ؟ خۆشەویستانم، بەم پرسیارانەوە دەچمە لای میوانی بەرنمەکەمان کاک سەلاحی بایەزیدی، نووسەر و شیکەرەوەی سیاسی. کاک سەلاح، زۆر سپاسی ئامادەبوونتەکەم. زۆر سپاس کاک سەلاح، ئێمە هەموو جارێکە میوانداری بەڕێستمان کردووە وەکو نوێنەری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، بەڵام ئەمڕۆ وەکو نووسەر و شیکەرەوەی سیاسی بۆ قسەکردن لەسەر ڕەوشی داعش. زۆر سپاس کاک بەڵێن، زۆر خۆشحاڵم کە جارێکی دیکە لە خزمەت ئێوە و خزمەت بینەران و بیسەرانی ئێوە سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت. بە سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین. کاک سەلاح، قەیرانێکی 1400 ساڵی لەمەوە پێش ناکۆکیەکە بۆ لە نێوان با بڵێن جەمسەرەکانی ئیسلامدا، کێشەی شیع و سونە هاتوۆتە ئاراوە، ئەو کاتە خوێن ڕژاوە. ئێستا ڕێکخراوێکی تونڕەوی ئیسلامی وەکو داعش یان وەکو ئەلقاعیدا یاخو ئەو هەموو ناکۆچیانەی ترکە ئەمڕۆ بۆ نمونە لە وڵاتیش وەکو عێراقدا هەن لە نێوان شیع و سونەکاندا، ئەوەی کە پێش 1400 ساڵ ڕوویداوە، ئێستا چ جۆرە مێنتاڵەتیەکە کە بیر لەوە دەکاتەوە ئەم قەیرانە ئێستا چارەسەر بکرێ و بم شێوەیە کە دەیبینی؟ بەڵێ دیارە من پێم وایە وەکو بەڕێستان لە سەرەتاتا ئاماژەتان بە کۆمەڵێک خاڵ کرد، کۆمەڵێک ڕوانگەی جیاواز کرد. من پێما بچووکردنەوەی ئەو کارە تروریستانی کە ئەو ڕێکخراوی بناسرە داعش دێکا وەکو پاشڕەوێکی ئیسلامی سەیری بکەین، پێم وایە هەڵەیە. ئێمە لە ڕووی کۆمەڵێک ڕەهەندی جیاوازەوە چاو لەو کێشەیە بکەین. لە عێراق کە باستان کرد بەگشتی بە هەزاران ساڵ لە سەردەمی عەباسیەکانەوە بگرە تا دوایی خلافەتی عوسمانی تا سەردەمی 9 سەدەی 20م کەمینەیەکی سونە حکوومەتی کردووە، ئلیتی خۆی هەبوو، شتی خۆی هەبوو بەسەر زۆرنیەکی شیعەدا. دیارە ئەو هەست و ئەم سیستەمکاریە یا ئەم شێوە شێواش خۆڵقاندووە کە کاردانەوەی خۆی دەبێت لەواوە شیعە هاتوۆتە سەرکار. بەڵام ئەم کەمینەیە کە ئەگەر چی کە دەسڕۆیوە لە ناوچە پشتگیری لێ دەکرێت، وڵاتانی بەشی زۆی وڵاتانی عەرەبی کە سونەن، بۆ پێم وایە دەبێت لەو ڕەهەندە جیاوازەوە سەیریکەن. هەم ڕەهەندی ئیسلامی هەیە، چون بە لە بەرچاوگرتنەوەی کە ناسیۆنالیزمی عەرەبی لە ئاستە چیوادا نییە کە بتوانێت کۆمەڵانی خەڵک بۆ لای خۆ ڕابکێشێەوە. تەنانەت ئایدۆلۆژیای چەپیش لەو ئاستەدانێک کە بتوانێت تەنها شتێکە دەمێنێتەوە ئایدۆلۆژیاکی ئیسلامیە، بەڵام بەڕووکەشەشی ئیسلامی، بەڵام لەژێر شەڤنیسم و پان عەرەبیسمێک.
پێمە لەو ڕۆوە ئێمە زۆر خوێندنەوە بۆ قەیرانەی ئەو ڕۆی عێراق بکەین. یعنی بەڕای جەنابە هەر ئەوە شەکەوای کردووە وڵاتێکی وەکو عەرەبستانی سعودیە وەکو دەگوترێ یارمەتی داعش بدا کۆمەکی بکایە بەڕاستە خۆ بێە بە ناڕاستە و خۆ هەندێک جاریش باز لە وڵاتێکی تری ناوچەکە وەکو تورکیا دەکرێت ینی دەگوترێ ئەگەر بێت و یارمەتی ڕاستە و خۆی بۆ داعش نەبێ بەڵام چاوی لێپۆشیوە لە جم و جۆڵەکانی هەم لەویش و هەم لە بەرەی نووسڕەش لە سووریا. بەڵێ من پێم وایە دەبێت کەیس یا دۆسیەی سووریا لە عێراق جیا بکەینەوە، چون لە سووریا کە کەمینەشی شیعی عەلەوی لەسەر کار بوو بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ، ڕاپەڕینێکی جەماوەری لە دژی ئەم وڵاتە ساز بوو و چاوەڕان دەکرا زۆر کەس پێی وانە بوو حکوومەتی بەشار ئەسەد بەم درێژە بە حکوومەتکی خۆی بدا، بەڵام لە نەکاو بەهاتنی ڕێکخراوێکی وەکو داعش گۆڕانکاری زۆر بەسەردارێت، تەنانەت وڵاتیان ڕۆژ ئاوایش لەوە ترس و نیگەرانیان هەیە کە پشتگیری لەوە بکەن کە حکوومەتی بەشار ئەسەد بڕوا حکوومەتێکی توندڕەوی وەکو داعشەکان ئەو ڕێکخراوی بەسەرکار. بۆیە پێم وایە لە دووشتی جیاوازن، بەڵام جەمسەرەکان ئەلێکتری نێزیکە. داعش ئەم هەموو هێز و توانایی خۆی لەکوێ دەێنێ؟ وەکو باز دەکەن ئێمە دەبینین لە هەواڵەکاندا دەبینین ڕێکخراوی داعش تروریستی ئیسلامیە بە ئاڵای خۆی بە هەموو شتێ و پێگەی خۆی ئیسلامیش ڕادیکالیزمە، بەڵام لە هەمان کات باز دەکرێت کە کەسی دووهەمی یا کەمی بەحس کەماوە لە عێراق حیزب دووری وێنەکانی لە مووسڵ لە هەواڵەکان لە شارەکانی دیکە هەڵداوەسرێ چی سەدام باسەوە دەکات کە دەگەڕێتەوە بەم زوانە بۆ ئەمبار ڕاپەڕین ساز دەکات. یعنی هەم ئەوانەمێ دەبینین تەنیا ئەوە نییە کە بڵین داعش وەکو چەند چەکدارێک زۆر ڕاپەڕینی ئاو ئیسلامی بووە، مەسەلەن لە ئەلجەزایر بۆ وەختی خۆی لە پاکستان لەوانە دەکرێت، بەڵام ئەوە شۆڕشی من وەکو زۆر بەربڵاوتری سونە دەبینم بەڕاستی لە دژی ئەوەی کە ئەو حکوومەتی تەگڕەوەی کە ئێستا لە عێراق بەڕێوە دەچێت. یعنی ئەوەی کە جەنابەت دەڵی شۆڕشێکی سونەکانە لە عێراقدا هەر ئەمە ژوای کردووە کە شکست بە لەشکری عێراق بێنێت و لەشکری عێراق شەڕی داعش نەکا؟ من پێم وایە، یعنی دروستە زۆر جار ئێمە هەندێک شت دەبینین لە مێدیاکان، چونی مێدیایەکی بەڕاستی سربەخۆی ڕاستەوخۆ نییە کە بەڕاستی لە وەکو کۆدڵ سربەخۆی جیهانی کە ڕووداوەکان ڕبگۆستەوە. زۆر ڕووداوەکان لە دەست و دوو دەستێ دێنەوە هەندێک جار دەبین ڕاز نەبوونە، بۆیە وێ دەچێت بەشی زۆری ئەو هێزانە کەمە دەبینین لە مووسڵ و لە ناوچە سونی نشینەکان بوون، هێزی سەربازەکانیان یا قاعیدەکانیان شیعە بوونە. زۆر جار دەبینی هێزێکی عێراقی کە پێشتر سەردەمی سەدام هێزێک بووە کە بە حاڵەتێکی هێزێکی سکۆلار و تەقنی علمانی بووە شتەکردەوە، ئێستا هێزێکی ئاینی شیعە کە دەبینی ئەو قاعید هێزانە هەموو شعارات و وێنەی شیعیان هەیە لەو شۆنانە. هەموو ئەوانە وا دەکا کە کەمینەی سونە کە لە ناوچانن هەز بە بێزاری بکەن، هەز بەوە بکەن کە بەڕاستی لەو حکوومەتەدا دەورێکیان نەماوە. ئەگەمە لە بیرمان بەرە 2005 سونە خۆی کشاندەوە لە هەڵبژارنەکان، دوایی 2010 بە هەوڵێکی زۆر حەولیاندا کە دووبارە سونە بگەڕێتەوە و ئەو بڕوا بگەڕێنەوە بە کەمینەی سونە کە دەتوانێت بەشدار بێت دەسەڵات. بەڵام دوای 4 ساڵ لە دەسەڵاتی ویلایەتی دووەمی مالکیم بۆ هەمووان دەرکەوت کە مالکی تەنانەت نێزیکترین هاوپەیمانەکانی خۆی کە کوردیش بێ بەرەبەرە پەرایوەز دەخا. هەر بۆیە وێ دەچێت کە کەمینەی سونە لە عێراق هیچ وا هەست بە بکە هیچ دەرفەتێکی بۆ نەماوە و ناتوانێت لە ڕێگای هەڵبژاردن، ناتوانێت لە ڕێگای بەشداری لە حکوومەت لەو حکوومەتە هاوبەشە بۆ خۆی هێز و پێگە بە خۆی بگەنێتەوە. بۆ وێ دەچێت کە بەشێکی زۆری خەڵک بەڕاستی ڕاستەخۆیان ئاڕاستەخۆ پشگیری لەو حرەکەتی داعش بێ تروریستی نەی دەبن. کاک سەڵاح من دەگەڕێمە وڵات پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵایە کاک بەهرۆز جعفەر لە وڵاتی قوبرسەوە. کاک بەهرۆز ئەو کاتت باش فەرموو. هەموو کاتێکتان باش بەخێراتی میوان ئاجزەکەت ئەەکەم. ڕاستەکەم پێشەوەی بچمە سەر باسی داعش و مەعش لەسەر ئەو مۆزوعام تێبینێکی گرنگ هەیە پێشەوەی داخلی باسەکە بم. ڕاستەکەی ئێمە لە شەقامی کوردیا بووین بە خاوەنی کۆمەڵی خەڵکی نەخوێنەوار و خەڵکی ڕۆژنامەوان و خەڵکی مشەخۆر زامانە چ لە دەوری سەرکردە سیاسیەکان بن، چ لە ناو کای ڕۆژنامەگەریا بن، چ هەرێکە و سایتێکی بۆ خۆی کردوتەوە لینکێکی بۆ خۆی کردوتەوە تەسریحاتی ئەو دەستکاری ئەم کەیسە خەتەرانە ئەکات. یعنی هەر ئەمە شەوای کردو ئێمە تووشی کوردبینیەک ببین
هەرێکە بەلایەکە بایات و تەسەڕیشە خۆی ئەیات و نەسیحەتی مەسئولەکانەکە و نەسیحەتی بەرپرسەکانەکە و ڕای گشتیشی کۆنتڕۆل کردو و بە ئاراسێکی خراپیانە بە ئەمە دەردێکی کوشندەیە کە ئێمە چەندین ساڵە پێوەی ئەناڵێنین هەرێکە بۆ مزایەدێکی سیاسی و ئایدۆلۆژی بەربوونەتەجانی یەکتری و ئەو نوع تەسەڕفاتەکەن لەواقعدا ئەمە وای کردووە لە غیابی کۆمەڵی خەڵکی سکۆڵەرشیپ و خەڵکی زانا و خەڵکی دوورمە و دابین ئەمانە بێنە سەر شەقامەکە و کۆنتڕۆلی خەڵکی بکەن کۆنتڕۆلی سیاسەتی کوردی بکەن ئێمە لە ئێستادا کە باز لە مەسەلەی داعشەکەین نەخاوەنی دەستگایەکی هەواڵگری هاوبەشین نەخاوەنی هێزێکی نظامی یەکگرتووی نەخاوەنی باخیس و تینکتانکێکی ئەوتوین کە توانی بێتمان 6 مانگ 7 مانگ پێش 100 ساڵی پێش 2 ساڵ پێش تەنەبووی ئەم مۆزوعانە بکەین ڕاستەکەی ئەم ڕووداوانەی کە ڕوویدا من 6 مانگ پێش ئێستا لە ناوەندی ئەبحاسی خەندان باسێکم بڵاو کردەوە لەسەر کاریگەریەکانی داعش بۆ سەر ناوچە دابڕاوەکان و ئێستا هەموو هاتوونەتە دی ئێستاشەوە بەوت دیکە 72 ساعتە شەڕژی گەرم بەردەوامە ئێستش شەقامی کوردی دووبەرەیە نازانن داعش سونە ئاڕاستەیەەکە یاشیع ئەمە جێ مەهزەلەیە لە تێگەشتنی ئێمە من پێم وایە داعش هێزێکی عەرەبی شۆڤێنی ئیسلامی تونڕەوە و بۆ تێگەشتمان لە داعش پێویستمان بە تێگەشتنە لەوانەی کە داعش ئاڕاستە ئەکەن من چەند مانگێک پێش ئێستا ئاماژەم بۆ کرد کە ڕەغدی کچی سەدام حوسێن عەزەت دووری و گەورە تاجری گەورەی سنی خەمیس خەنجەر کە لە ئایندەیەکە من وای ناوە بەم لۆچک بێ بە سەدام حوسێنێکی سنی لە تورکیا ئیدارەی پارەکانی ماڵی سەدام حوسێن ئەیە ئاڕاستی مۆزوع ئاکات و ئەمڕۆ دوێنێ تارق هاشمی پشتگیری خۆی بۆ ڕاگەاندن ینی لایەنگریشی گەورە هێنا و هێزە سونیەکانە تەعاطفی گەورە هێنا و هێزە سونیەکانە بۆ داعش ئێمە لە دەرەوە ئێمە دەکرێت کاریگەرە جیهانی و ئەقلیمەکانی داعش ببینین هەتاوەکو ئێستا تورکیا هەتاوەکو ئێستا ئێران هەتاوەکو ئێستا ئەمریکا ڕێیەکی ئەوتوی واضحیان نییە لەسەر داعش ڕاستە هەموو یانەی ئەکەن ئەوەی کە داعش بە ئێمە نیشاندا ئەوەیە کە سەوڵبەندانی بەردەم کوردی تواندەوە ئەوەیە کە ترسی کوردی شکان داعش هات مصر و نیوەی عێراقشی داگیر کرد مصر بۆ ئەهەمیەتەی کە خۆی کە هەیەی ویلایەتێکە لە ویلایەتەکانی دەوڵەتی عوسمانی داگیری کردوونە ئێران قسەی کردوونە تورکیا قسەی کردوونە کەس قسەی کرد ئێمەی کوردیش هەزاران ساڵە خەباتەکەین ئیرادەی ئەوانمان نەبوو و سیاسەتی ئەوانمان نەبوو پلانی ئەوانمان نەبوو بۆ هەر شتێکڵین ئەمریکا ڕێگە نایە بۆ هەر شتێکڵین ئێران قوبڵ ناکات بۆ هەر شتێکڵین عێراق قوبڵ ناکات تورکیا قوبڵ ناکات ئەوان مصر و نیوەی عێراقشیانکردنە ئێران قسەی کردن تورکیاش قسەی کرد ئێمە چاوەڕێش دەکەین بۆیە ئێستا فرسەتەکە بۆ کورد ئەوەیە ئەمە لەوەی قسەیشی گرنگ بێت فرسەتەکە بۆ کورد ئەوەیە ئەو سنەی کە 80 ساڵە ئێمە بە ئاگرواز نەچەوسێنێتەوە خۆیان هاتوون پاڵیان داوەتە پاڵی ئێمەوە لە نەجێفیەوە لە ئەسیلوجێفیەوە لە هەموو سێ بەشی سونە ڕووی کردوتە ئێمە ئیمزایەکە ئێمە کاتیەوە ئیمزایان پێ بکەین وەکو بەڵگەنامەیەکی مێژووی کە خۆیان ئەڵێن ئیداری ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاتوون سونە و تورکمانەکان هاتوون ئەڵێن با پێشمەرگە بێت بۆم ناوچێت ئێمە دەکەین ئیمزایان پێ بکەین پێشمەرگەبەری نەو ناوچانە و بیانوشمان هەیە و خاکی خۆشمانە و بەڵگەی مێژوویشمانەیە و بەڵگەی کولتوریمانێن و لە باشوورەوە تەنسیق بکەین لەگەڵ برادرانی ڕۆژاوایە ئەمرینکە دروست بکەین سیاسەتی کوردی حەکیمانە پێ بکۆبرین ئێمە ناتوانین شتێک بکەین پێشەوەی خۆمان نەبین پێشەوەی لە دەوروبەرمان تێ نەگەین بۆیە داعش ڕەهەندێکی دوو ڕەهەندیە ڕەندێک کە پەیوەندی بە بارودۆخی ناوخۆی کوردستانەوە هەیە کە من پێم وایە ئێستا و پارتی زۆر لە ناکۆکی ئاژین چونکە نای شارمۆ لەم بەرنامەیەش ئەیڵێم و هاسیشم پێ کردووە لە بینی پارتی و زۆنی سونی و ماڵی ئازە دووری و وڵایەنەکانی کەشا لینچێک هەیە و لەگەڵ داعشی شاتنانت ئەمە جێگەی شاردنەوە نیە و لای یەکێتیشەوە دەبینین یەکێتی شەکەی بە گەرمی گردووە و دەبین بەیان هەزار پێشمەرگە تەنانەت ئامر فەوج و ئامر سیەکۆنەکانی بستنەوەی گۆڕان پێشمەرگە دیرینەکانی بستنەوەی گۆڕان ئێستا لە بەرەی جەنگان لەگەڵ یەکێتیە و ئەم دابەشبوونە دەبین لێر ناوماڵی کوردیە یعنی یەکێتی بەرەولای پێدە و ئەمانەوە ئاراسە دەکرێت و برادرانی پارتیش لینچێکیان هەیە وەکو بڵێ داعش سنوورێکی بۆ دیاریکردون لە بینی پارتی و لە بینی برادرانی پارتی دیموکراتی کوردستان و ناوچە سنیەکانان زۆر سپاس کاک بەرۆز بۆ بەشداریەکە هەر بژی زۆر سپاس دەکەم پەیامەکەت گەیشت دەچمەوە لای میوانی بەرنامەکەمان کاک سەڵاح پرسیارە سەرێکیەکە ئەوەیە لێرەدا پەژۆ تێبینیانەی کاک بەرۆز ئایا داعش دەبێت بە هۆکارێک بۆ یەخستنی ماڵی کورد ئایا داعش دەبێت بە هۆکارێک بۆ هەبوونی سیاسەتێکی هاوبەش لە پارچە جیاوازەکانی کوردستانە بەڵام من پێشی بڵێم ئەوەی کە وا بە ئاسانی شاری مووسڵ کەوتە دەست داعش نابێ ئەمە بخڵەتێنێ کە ئەمەش بە هەمان شێوە دەتوانین ڕوبەڕووی بەرەیەکی یەکگرتووی سونە و شیعە لە عێراق بینەوە ئەوە لە هەلومەرجێکی دیاری کراودا ڕووی داوە بەشێکی لەو هێزانێکە لەوێ بوونە بەرحاڵ شیعە بوونە نانویستوە ڕوبەڕووی شەڕ بنەوە یا هەندێک تایبەتمەندی خۆی هەیە بۆیە ئێمە نابێت مابچین نوێ ئەوە بەڵام مەسەلەی داعش دەتوانێت ئەزمونێکی بۆ ئەوی کە بۆ ئێمە هەبێ
کە کورد دەبێت لەسەر داواکانی خۆی زۆرتر پێداگیری کرێ زۆرتر ئێمە لە 2023 و دەرفەتە هەبوو بۆ کورد لە زۆر جار لەسەر مەسەلەی کەرکووک یا لە ساڵ 2008 لە کشانەوە ناوچەکانی گەرمیان تەنیا بۆ هەندێک ڕێککەوتن ئەو شتە بوو بەڵام ئێستا متوانین ئەزمون ئەوە وەگرین کە داعش کە بە هێزێکی زۆر کەمتر بوان توانی سەرکەوتنێکی زۆرتر لە ناوچەکانی سونە مستەگۆرکە بەڵام کورد بە لە بەچاوگرتنی ئەو وەکو باسمان کرد هەم جێگای ئومێدواریە ئەو هەڵومەرج هەم جێگای نیگەرانیش بێ لە هاوکاتدا دەکرێن چۆن نیگەرانی ئەوەیە کە ئێمە بەبێ خوێندنەوەیەکی واقعی لە هێز و توانایەکانی خۆمان وەکو کورد کە لە ناوچەیەکی ئاوە قەتیز ماوینەتەوە لەلایەک تۆ لەباری بودجە و هەموو شتێکەوە لە بەغدادا بەڕاوی دڵت بەستەوە بەو بۆرێ نەوتانەکە بە تورکیا بە باکووری کوردستان منە تورکیا دەڕۆن بۆ کە بچێنیە و هەلومەرجێکدا کە ڕێگەڕانەوەت نەبێ ئەو لاشت بچێوەشت بچێوە هێز ئەقلیمیەکان کە بە هەمویان بەڕاستی حکوومەتەکانی دەوروبەر لەگەڵ سەر هەموو شتێک ناکۆک بن لەسەر مەسەلەی کێشەی کورد بەداخەوە کۆکن و دەتوانن زەربە و گوشاری کارگەردۆ بێن بۆی پێم وایە دەبێت کەمێک بەس پشوو درێژی کەمێک بخوێنێ و واقعیەتانی و زتوانێ خۆمان بچینە نێوە قۆناغا ینی بەڕای جەنابێ ئەگەر بێت و کورد هەڵوێستێک لەو هەڵوێستانە بنوێنێ وڵاتێکی وەکو تورکیاکە هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا کۆنتراکتێکی نەوتی مۆرکراوە لەگەڵ دەسەڵاتداران هەرێمی کوردستانی عێراق ئەو کۆنتراکتیان مۆر کردەوە بۆ ماوەی 50 ساڵ ینی پێت وایە وڵاتێکی وەکو تورکیا ڕێگر بێ تەگەرە بێ دەکرێت مەسەن مەدیتمان دوای ئەو هەموو ساردی و سڕی پەیوەندی نێوان ئێران و تورکیا چەند ڕۆژ لەو پێشتر سەرۆکۆماری ئێران سەردانی تورکیای کرد پەیوەندەکانی گەرم و گورتتر کردێتەوە دەتوانی کارگەری هەبێ لەسەر تەنانەت لەسەر پێگەی تورکیاش پەیوەندەکان لەگەڵ هەرێمی کوردستان دەتوانێت ئێران کە هەموو دەزانین بەرحاڵ بەوە تۆمەتبار دەکرێت کە پشگیری لە هێندێک هێزی لە باکووری کوردستان دەکات دەتوانێت گوشارەکانی تونترکا لەسەر هێزانە کە بۆ تورکیا زۆر گرینگە بەداخەوە ئێمە دەبینین پرۆسی ئاشتی لە تورکیا لەگەڵ لە باکووری کوردستان بەرە و سارد بوونەوە و لە جگای چەقی بەستۆ هەموو ئەوانە توانێت کاریگەری لەسەر تورکیا هەبێت کە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندەکان ئەگەر چی زۆر کەس پێی وایە قەبارەی بازرگانی هەرێمی کوردستان و ئەو نەوتە کە دەڕوا لە داهاتوودا و باسی دەکرێت بۆ 2007 و 2019 و گازی سروشتی کوردستان ڕێگای تورکیا و بچێتە بۆ ئەوانە هەموو زۆر شەشی گەورەیە بەڵام بەرحاڵ دەبێت ئەوە پێما بە حەزەر و کەمێک بە سەبرەوە ئێمە چاو لە ڕاستیەکان بکەین بینە سەر باسی کۆماری ئیسلامی ئێران لەم ڕۆژەی عێراقدا بە تایبەتی داعشیەکە لەو دید و بۆچوونانەی کە هەیە دەڵێن داعش دروستکراوی کۆماری ئیسلامی ئێران سووریا و هاوبەشی نوری مالکی سەرۆکوەزیری عێراقە بۆ دروستکردنی ینی جۆرێک لە ئاژاوە بە تایبەتی لە ناوچە سونەکاندا تا مالکی جارێکی تر بتوانێت گەڕی سێمی سەرۆکوەزیری بەدەست بێنێتەوە وایە بەڵێ من پێم وایە وەکو لە سەرتاش باسم کرد هەندێک هەیە لە ناوچی ئەمە ناوچێکدا دەژین کە بەردەوام باس لە دەڵێن کانسپیرسی تئۆری دەکرێت تئۆری پیلانجێری دەکرێت ینی هەموو بەبێخن دروستە وەکو باسم کرد داعش لە سووریا ئەو دەورەی هەبوو کە ڕاپەڕینی خەڵکی سووریا و ئەوانەی بە ئاقارەکی دیکەدا برد دنیا ڕۆژاوای دڵسارد کردەوە لەوەی حکوومەتە جێگرەوە بێت بەڵام بچووکردنەوەی ئەم ناڕەزایانەی کە لەو ناوچانە هەیە ناوچە سونی نشینەکان هەیە و ئەو هەموو هێزە چەکدارە تەنها ئەوەی کە ئێران و مالکی ئەو شتە بکەن پێم وای هەڵەیەکە ینی من پێم احتمالی هەیە دەزانین ئەمە باز دەکرێت لە مێدیاکان لە دوای 2003 ئەو کاتێک کە هێزەکانی ئەمریکا لێ بوون ئێران یارمەتی هەردوو لایەنی شیعی و سونی دژی مانەوەی ئەمریکەکانی دەداوە شتێکە کە باز دەکرێت لە هەموو دنیا بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وای نییە هەموو ئەو شتە بێت ئەگەرچی پێدەچێت یارانیش لە هەندێک ڕۆوە یارمەتی ئەو ڕێکخراوەی کرد بێ بۆی کە لە هەندێک مەقتع و هەندێک سەردەمی دیاریکراودا مەسەن گوشار بێنێ بۆ کورد یا گوشار بۆ سون نەبێنێ بەڵام هەموو شتەکان نییە هەموو شتەکان نییە دەگەرە وڵات کاک سەڵاح پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵدا لە هەولێرەوە کاک هیوا خالد کاک هیوا ئەو کاتت باش فەرموو
کاوەکەمی کاکە بەڵێنەوە کاتت باش ئەو کاتەوە باش برا سڵاو خۆشەویستی بۆ جەنابەت و بۆ میوانی بەڕێز و تێگەڕای بەڕێوەبەر و هەموو کەرمەندانی دەنج ئەمریکا و جۆگرانی دەنج ئەمریکا هەر هەمووشمان سپاسی بە ڕێزت دەکەین زۆر سپاس دەکەم سەبارەت بە تەوەرەکە کاکە بەڵێن بەڕاستی گەلێک هەولی یعنی برین مەردانە و وەک بری کوردانە مەردانە هاتەتە پێشەوە لە ئێمەی کورد بەڕاستی وەک نەوتی هەرێمە کە ڕۆی بۆ فرۆشتنی سەرۆکی کوردستان بڕیاری دا و حکوومەتی مەرکەز هیچی پێ نەکرا بەران ئیساکانە داعش هاتەتە پێشەوە ئەمە هەڵێکی گەلێک گەورەیە بەڵێ کاکی وە ئەگەر یارمەتیم بێ دەنگی ڕادیۆکە لای خۆت کسکە ئێستا زۆر باشە فەرموو کاکە بەڵێن پرسیارەکە ئەوە بوو گوتم بزانە سەرۆکی هەرێم بڕیاری دا کە نەوتی هەرێم بفرۆشرێت کە ئەنجاش بەغدا هیچی پێ نەکرا و دارودەستەکانی مالیشیش هیچیان پێ نەکرا و هیچیان پێ ناکرێ ئێستاش داعش هاتۆتە پێشەوە کە ناوچەی زۆربەی ئەوەندەی خاچی کوردستانە خدا یەکەم دەکەی لە کورد کردوێتەوە وی داعشیشی کردوێتە سەبەب کە هەتاکو ناو خاچی کوردستان بێت کە هێزەکانی بەعز ڕاماڕێ و بێی تاقمەکانی مالیکی دووساتەوە بەڵام داواسە بەرپرسانی سەرۆکی هەرێم و ئەو جۆگرە بەڕێزانی لە کوردستان و کاربەدەستن و جوابیستی دەنجی ئەمریکا بن و کە دەنجی منیان پێیاگاتن هەرێکی گەلێ گەورەیە و هێزی پێشمەرگەش نەکەن بۆ ماوەی کاتی دابنێن و دوای پاشەکشی بکەن یەک جار هەتاکو حەملی سوورین خۆیان دا بتەقێن و برن ئێرە کوردستان و سەرۆکی هەرێمش بڕیار بدا بۆ دەوڵەتی کوردی و ڕێنمایی و پاڵپشتی وڵاتی دەرەوە وەربگرێ و ئیعلانی خۆمان بکەین کە ئێمەش برین وڵاتێکین و لە هەرێمی کوردستان بەڵێ کەواتە ئەمە کاتێکی گەلێ باشە ئەنجار داعش ئەوە نوێلی بێتە پێشەوە هێرش بکرد دەسەری و بۆ سەرۆکی هەرێمش بەهێزی پێشمەرگە دووریان بخاتەوە نامێت کاتی لێ بگرم زۆر سپاسی بەشداریەکە دەکەم کاکیوە کاک سەڵاح کاکیوە پێمان دەڵێ دەرفەتێکی زۆر گەورە بۆ کورد هاتۆتە پێشەوە من لەگەڵ پرسیارەکەی کاکیوادا ئەوەش لە جەنابەت دەپرسم ئەم دەرفەتەی ئێستا بۆ کورد گەورەتر و بەرفراوانترە یا دەرفەتی ساڵی 2023 بەڵام من پێم وایە ئەم دەرفەتەی ئێستا زۆر بەرفراوانترە بۆ کورد چون ساڵی 2023 ینی ئەگەر حسابی بکەین ئەو کاتەی هەرێمی کوردستان بەڕەسمینە ناسرا بوو هەرێمی کوردستان لە ماوەی 11 ساڵە لە دەستوری عێراقی بەڕەسمی ناسراوە لایەن کۆمەڵێک وڵاتی دنیا بەڕەسمی ناسراوە دایان کۆنسوڵ و نووسنگی وڵاتانی جیهانی لە هەولێرە هەرێمی کوردستان لە باری مادیەوە پێگەیشی دیکەی هەیە ڕێگە دەرگایەکی بۆ کراوەتەوە و ئاسۆی پرۆسەی ئاشتی لە تورکیا لە باکووری کوردستان ئەو دەرفەتەی بۆ کورد ڕەخساندۆ کە تورکیا بە هاوشێوەی ساڵەکانی دوای 2023 کە کاتێک باسی سەرۆکانی کورد دەکرد وەکو سەرۆکی عشیرەت و ترایبال نێوی دەبردن ئەو نەماوە سەرۆکی کوردستان یا سەرمەدارانی کوردستان کەسنەوە دەڕات ئاڵای کوردستان دادەندرێ هەم ئەوانە پێگەی کوردستان زۆرتر بەهێزتر بووە و تا ئێستاش تەنانەت لەسەر مەسەلەی نەوتیش ئەگەرچی ئەمریکا زۆر ڕازی نەبوو بەڵام دژیشی نەبوو و هەموو ئەوانە ئاماژە بۆ دەکەن کە پێگەی کورد بەتابەت پێگەی هەرێمی کوردستان بەتە ئەو گۆڕانکار لە سووریش کراوە لە ڕۆژاوای کوردستان کراوە هەمووانە پێگەی کورد بەهێز بوو بەگشتی ناوچەکە و دەرفەتەکە زۆر گەورەترە ئەگە بتوانێ کورد هەندێک دەستکەوتی زۆرتر بەدەستبێنێ کە ئەگەر نەتوانێت هەموو ئەو ناوچانەش بۆ ماوەک زۆر بێنێتەوە بە شەرایط و بە ڕێککەوتنی باشتر بە دیلێکی باشتر بەرحاڵ لەو قۆناغە دەرباز بێت زۆر بە کورتی پێم بڵێ کورد دەتوانێت خۆی بکات بە دیفاکتۆر لە ناوچەدا بڕێوەناوەکان یاننا من پێم وایە دەتوانێت چون ئەو کێشەیە کە ئێستا ئێمە دەیبینین بینیشی ئەو بە سوننە هەیە زۆر لەوە قوڵترە ئەوانە زۆر مەشغوڵ بێکترین ئەگەر بێت و عێراق بە هەمان شێوەیە ئەو شتێک کە ئێستا جێگیری سەرۆک کۆماری ئەمریکا جو بایدن لە 2006 پێشش کۆنگرسی کرد کە عێراق بێتە سێ وڵاتی سێ هەرێمی کۆنفدراڵی بەرەبەرە بەو ئاراستەیە دەچێت کورد ئەگە بێگرتووی بەو شەرتەی هێزە کوردیەکان بتوانن بێگرتووی کار بکەن دەتوانن ئەوەش دەستکەوتی زۆر گەورەتر ناوچان باس لە پرۆژەکەی جۆ بایدن دەکەی کاک سەڵاح کاک مستەفا شێخ محەممەد لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک تایبەت بۆ بەرنامەیە بووی نووسیوین ڕەنگە ئەم شەڕە ڕاگەیاندنی کۆتایی عێراق و چەسپاندنی بیرۆکەی جۆ بایدن لە شێوەی قسەوە بکاتە کردە
عراق وڵاتێکە لە ڕووی واتاییەوە یەگرتو نییە پەرسەندنی ئیسلامی سیاسی لە ناوچەکە پێچەوانەی تێڕوانینی و ئومێدی خوێندەوار و سیاسی لێبراڵەکانی ناوچەکەیە کە لەبارەی گلۆبەڵایزیشنەوە وێنایان کردووە بۆیە لەوە ئەچێتون ڕەوەکان بتوانن بۆ ماوەی چەندەیەکی تریش حکمی ناوچەکە بکەن چونکە ئەوان هەڵقوڵاوی زەمینەیەکن کە دەیان هۆکاری هەیە بۆ گەشەکردنی گروپگەلی توندوتیش بەڵام کەمترین ئامراز نین بۆ ڕوبەڕووبوونەوە و سنووردارکردنی گروپە تونڕەوەکان کاکیوە عەبدولیشە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەڵێ ئەمە دوا دەرفەتە داویانە بە کورد زۆر فرسەتە بۆ گێڕانەوەی ناوچە داگیرکراوەکان و ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیش تێبینی تۆ لەسەر هەردوو منیش پێم وایە بە هەمان شێوە کە دیارە کۆمەڵێ من پێم وانە ئەو پێگەی ئیسلامی سیاسی لە ناوچە بۆ ئەندازە بەهێز بێ کە بتوانێت بۆ دەیەک دوو دەیە بەڕاستی درێژە بە چالاکی خۆی بدات دیتمان ڕاپەرینەکانی بەهاری عەرەبی ئەگەر چی ئومێدی ئەوەی دەدا لە مسر و لە تۆنێز و لە زۆر وڵاتی دی ئیسلامیەکان یا ئیسلامە میانڕەوەکان ئەخوانەکان بێنە سەرکار کە دیتمان دوای ماوەیە کە ڕاستیەکان یا ئەو واقعەتانی ئابووری ئەم وڵاتانە و وەزعێتی ژیۆپۆلیتیکی ناوچەکە ئەو چەسپان کە حکوومەتایی لەو شێوە ناتوانن سەرکەوتوو بوون و هەر ئەوەش کارگەری هەبوو بەسەر تەنانەت بەسەر هەرێمی کوردستانیش کە دیتمان حیزبە ئیسلامیەکان لە ڕووی دەنگ و پێگە و قەبارەوە کەمێک بچووکتر بوونەتەوە هەر بۆ پێم وانییە کە لە بەرچاوکردنی ئەو ڕاستیانە بتوانێت ئەم شێوە ئیسلامە توندڕەوە بۆ دوو دە یا سێ دەی دیکە ناوچەکە دەتوانێت بە شکلی ترۆریسی توانێت بە شکلی زۆر بچووک کێشە لە ناوچەکە دروستکە لەبارەی پرسیاری دومیش دوا دەرفەتە ئەمە دوا دەرفەتە منیش بەڵێ پێم وایە دیارە دەرفەتەکان جاری وایە دەبینی یەکەم دەرفەت بۆ کورد ئەگەر حسابیکەین لە دوای شەڕی یەکی جیهانی بوو نێزەکەی 70 ساڵی کێشاتە تا لەو پارچەی باشووری کوردستان دەرفەتە دروست بوو ئێستا دووبارە ئەو دەرفەتە هاتوتەوە بۆ کورد کە دوو لایەنی شیعە و سوننە لە عێراق بەو شێوە ئاراستە دژ یەکتری وەستاونەتەوە عێراق لەو پەڕی لاوازیدا لەو پەڕیدایە کە کورد دەتوانێت ئێستا لە ڕووی سەربازیەوە لە ڕووی هەموو ڕۆک ئابوووریەوە کە دەرفەتیە بۆ دەرەوچێمە ئەو دەرفەتە لە بارترا لە چاو پێشتر بەڵێ کاک مشخەڵ کەولۆسی ئەویژە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ ئەوەی کە ڕوو دەدا بەڵێ بەشێکە لە قەیران و ناکۆکی زیاتر لە 1400 ساڵی نێوان شیعەکان و سوننەکان کاکاوژین عەلیش بە هەمان شێوە دەڵێ بێگومان داعش لەسەر ئەو میراتە مێژوویە لە شەڕ و ململانی خوێناوی نێوان مەزهەبی شیعە و سوننە دەژی و لەسەر بەشی سوننەی وەهابی تەکفیری ماڵە بەڵام لە هەمان کاتیشدا دەرهاویشتەی گلۆبالیزم و کێشە ئابووری و سیاسیەکانی ئەم ساتە مێژوویەی جیهان و ڕنگدانەوەکانیەتی بەسەر ڕۆژەڵاتی ناویندا دیارە بەڕواڵەت هەموو لە دژی داعشن و کەچی کەم هێز و دەوڵەت هەن لە ناوچەکە و دەرەوەی ناوچەکەدا خاوەنی داعشێک نەبن بۆ مەرامەکانی خۆیان هەڵیان نەسوڕێنن کە لە پێشیانەوە دۆستەکانی ئەمریکا وەک تورکیا و قەتەر و سعودیە دیان ئیتر لەگەڵ ڕێزدا بەڵێ وەکو پێشتر باسم کرد بەرحاڵ هەر لایەنێکە بخۆتی هەست و سۆزی جەماورت بۆ لای خۆڕاپێشی ئێستا کەمینەی سوننەیە لە عێراق بەرحاڵ تۆ دەبێت هەڵگری ئایدیۆلۆژیایەک بی لە کاتێکتا ئێمە دەبینین دوای شەڕی سارد و دەوردا ئەو ئەدوژای چەپی توندڕەوە نەیتوانی و هەستی سۆز بۆ لای خۆڕاپێشێ ئەدوزای ناسیۆنالیزمی عەرەبی کە لەو دەورەدا بەهۆی کۆمەڵێک دابڕان و هەڵتەکانی وڵاتانی عەرەبی بەرەو لاوازی چۆت دەکرێت ئەدوجای ئیسلامی کە بم شێوە ڕووکەشی ئەم واقع بن کە داعش هەڵی گرتووە بەڵام هەر لە ژێردا بەڕاستی یعنی ڕەهەندی جیاوازی هەیە هەموو لایەنی شەونی عەرەبی لایەنی سکۆلاری عەرەبی لایەنی هەموو ئەوانەی کە دژی ئەم دوو بەرن کە بەرەیەکە کە شیعە و هلالی شیعە لە ناوچەکە بەڕێوەی دەبا لە ئێرانەوە بگرە تا حکوومەتی شیعی مالکی و بەشار ئەسەد و حزب الله و هەموانە لایەنێکی کەشکە سوننەیە لە ناوچە یاری دەریەوەشتن کە وابوو لە ڕوو ڕەهەندی جیاوازەوە من پێشم خۆش بوو دەرفەندەیەک پرسیاری پێشتر ئاماژەی پێ بکەم بەرەوەی گرنگجی کورد کەمە زۆر خۆمان نەهاوین ناوچەکە مەسن بۆ نمونە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت لە ڕووی کۆمەڵێک ڕەهەندەوە لەگەڵ کورد کایە بکە دەرفەتی بێ لەلایەک دێ ڕێگا بە کوردەدا کە واژۆ دەکا کە بۆرێک نەوتی بجۆسێتەوە بەنێو ئێرانەدا کۆنتراکتی
گواستنەوەی بۆری گاز بە ماڵەکانی کوردستان واژۆ دەکات بەڵام لایەکی دیکەش کە دیتمان ماوەک لەوە پێش لە کۆنسڵگەری سایتی کۆنسڵگەری کۆماری ئیسلامی نووسراوەیەک دەنووسێت کە هەموو شتی کوردی زمانی کوردی کەلتوری کوردی کورد دەباتە ژێر پرسیار یعنی ئێمە دەبێت زۆر وشیار بین کە دژمنانی ئێمە هەندی جیاوازەوە ئێمە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە بۆیە ناکرێت زۆر بە عەجەلە و زۆر بە شتە خۆمان لە نێو واقعەکە هاوێن کە نەتوانین دوایی دەی دەرباز بین بە زۆرترین مەترسی. کاک سەڵاح زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکان. زۆر سپاس کاک بەڵام خۆشحاڵ. زۆر سپاس دەکەین.